بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە دێمە خزمەتتان. دوای زیاتر لە 9 مانگ حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم لە بەردەم پەرلەمانی کوردستان سوێندی یاسایی خوارد. دواتر بەشدارانی حکوومەت دەرکەوتن، هەروەها ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن لە حکوومەتی 4 ساڵی داهاتوو دەرکەوت. یەکێک لەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆنە ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستانە دیارە ئەزمموی ئۆپۆزیسیۆنی پێشتری و بەشداری حکوومەتی پێشووتریشی هەیە. ئێمە دەمانەوێت لەم بەرنامەی بپرسین کە بەشێک لە پرسیاری ڕایگشتی و هاوڵاتیانیشە ئایا کۆمەڵی ئیسلامی کوردستان ئۆپۆزیسیۆن بوونی هەڵبژات یاخود واقعی سیاسی لە هەرێمی کوردستان وای کرد کە دەبێ کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆن بێ. ئایا وەکو پێشووتر کە دەگوترێ کۆمەڵی ئیسلامی بەڕەنگ و تام و بۆی خۆی ئۆپۆزیسیۆنە و هەروەها هەر کارێکی باش لە حکوومەت ببینێ پێی دەڵێ باش و کاری ئەو کارێک کە پێی وایە ناڕێکە دەبێ پەنجەی لەسەردا بنێەوە بە ئاراستەی چاکسازیکردن و بە ئاراستەی هاوڵاتیاندا بشێتەوە لە بەرەی گەل و شەقام و میلەتدا بێ. هاوکات دەپرسین ئایا لە 4 ساڵی داهاتوو پەیوەندی نێوان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و هاوڵاتیان لەسەر چ ئاستێک دەبێ و هاوڵاتیان چۆن دەتوانن داوا و خواست و داواکاریەکانیان بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بگەێنن. هاوکات دەپرسین پەیوەندی ئێستای کۆمەڵی ئیسلامی لەگەڵ لایەنەکانی باڵین دەوڵەتانی دراوسی لە ڕێگەی قونسوڵخانەکان لە ئاستێکدایە و دەیانەوێت پەیوەندەکان لە داهاتوو لە نێوان کۆمەڵی ئیسلامی و وڵاتانە چۆن پەرە پێ بدەن. هاوکات پەیوەندی نێوان کۆمەڵی ئیسلامی کە ئۆپۆزیسیۆنە بەرامبەر حکوومەت و ئەو حیزبانەی کە لە نێو حکوومەتدا بەشدارن چۆن ڕێکی دەخەن لەسەر چ میکانیزمێک دەبێت. من ئەم پرسیارانە وەڵامەکانی وەردەگرم لە زۆر بەڕێز کاک عەبدولستار مەجید، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، ئەندامی ئەنجومەنی سیاسی. بە خێراتن دەکەم کە عەبدولستار زۆر بەخێر بێی. خۆشحاڵم کە میوانی منی لە پایتەختەوە. زۆر سپاس مامۆستا محەممەدجان، دەست خۆش بێ. دووبارە بەخێر بێی. پرسیارێک کە زۆر گرینگە کە ڕەنگە ڕوبەڕووی جەنابیت کرابێتەوە لە بۆنەی دیکە یان لە بەرنامەی دیکە، ئەویش ئەوەیە کە ئایا ئێوە ئۆپۆزیسیۆن بوونتان هەڵبژات یاخود واقعی سیاسی ئەو دۆخەی یان ئەو لایەنەی کە ڕاست پێدرا بۆ پێکەینانی حکوومەت دۆخێکی وای خۆڵقاند کە بە ناچاری ئەوەی کە دەگوترێت لە نێوکەوانە ئێوە بوون بە ئۆپۆزیسیۆن. بەڵێ، بەناوی خوای بەخشندە میهرەبان، ئەمنیش سەلام و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان. دەستخۆشی لێوە دەکەم دیارە ئەم بەرنامەیە ماوەیە کە هەیەوە بەردەوامە، هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازم. دەستان خۆش بێ یاخوا. بەڵام دەمێ ئەمە باش ڕوونکەمەوە ئەم جارە ئەگە خوا تەوفیق بدا. طبعا هەر هێزێکی سیاسی کە دروست دەبێت لە هەر وڵاتێک و بەشداری هەڵبژاردنەکانی وڵاتەکەی خۆی دەکا بۆ ئەوەیە کە دەسەڵات وەربگرێ. ئەو بەرنامەیە کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا پەخشی کردەوە بڵاوی کردوتەوە لە میانەی دەسەڵات کە وەری دەگرێت جێبەجێیکە ویان ئەو هێزە کە بەشداری هەڵبژاردننی کردووە دەبێتە بەشێکی گرنگ لە دەسەڵات یا پێگەیەکی گرنگی هەبێت لە دەسەڵات. ئەویش هەردیسانەکە بۆ ئەوەی ئەگەر نەشتوانێ هەموو ئەو بەرنامەیە و ئەو بەڵێنانەی کە بە جەماوەری داوە لە کاتی خۆیدا بەشێکی ئەم بەرنامەیە بەشێکی ئەم بەڵێنان جێبەجێکە. بەڵام کاتێک ببینێ ینی داواکاری و مەتالیبەکانی ئەو هێزە ئەو لایەنە بە هەند وەرناگیرێ و ئەو حکوومەتەی کە ئەو کابینەی کە پێک دێ بە شایستەی نازانێت تێدا بەشداری بکە، ینی ئامانج و ئاواتەکانی کە ئەو هێت تێیدا نابینێتەوە بەشداری حکوومەت ناکە. ئەمە عورفی هەموو دنیاە. یعنی من وڵاتانی دەرەوشم زۆر بینیوە تەبان و متابعەی هەڵبژاردنەکانیانم کردووە. هیچ هێزێکم نەبینیوە لە هیچ وڵاتێکی پێشکەوتوی دنیادا هەڵبژاردن بکرێ بەر لەوەی ئەنجامەکەی دەرسیا دوای دەرچوونی ئەنجامەکەی ئیعلامبوونی ئۆپۆزیسیۆن بوونی خۆی بکە، ئیعلانی ئۆپۆزیسیۆن بوونی خۆی بکە. نەمبینیوە لەبەرەوەی ئەتوو بۆچی بەشداری هەڵبژاردن کردووە؟ دەپرسم یانی
بۆچی بەشداری هەڵبژاردنمان کردو ئێمە بڕۆ تەماشای بەرنامەی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کە بۆ هەڵبژاردننی 2010 سینۆ بزانە چیمان تێدا نووسیوە ئێمە گەر ئەوە لە خلالی دەسەڵاتێک کە هەتا جێبەجێ دەکەی ئێمە گەر ئەتوو خەڵک ئومێدی بە تووە و کۆمەڵێک هیوای هەڵسینەوە لەسەر بەرنامە و پرۆژەکان و بەڵێنەکانی تو کە لە حکومەت دابی و لە سێکتەرە گرنگەکان و بە شێوەیەکی کارا ببی داواکاری و ئاواتەکانی وان خواستەکانی جێبەجێ بکەی و پاشان ئەمە دەپرسم یانی ئێمە گەر لە سەرەتاوە یان لە نیوەڕێیە برەمەدا بە ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بەچێ حەز دەکەم یانەوانێک کە خەڵکی یاساناسن و ئەوانێک کە پسپۆرن لە بواری هەڵبژاردن و لە بواری بەتایبەتی سیستەمی حکومڕانی و سیاسیدا لە هەر وڵاتێک وەڵام دەنەوە باشە من مەبەست بزانم کابستان ینی ئەو دەستەواژەیە کە ئێستا هەیە دروست نییە کە ئێوە وەک دەڵێ بە زۆر ئۆپۆسیۆن بوونتان بەسەردا سەپێنرا نا ئەمن دەڵێم ئەوە بۆیە ئەو پێشەچین باس کرد بەڵێ ڕێگای سروشتی و تەبیعی لە هەموو دنیادا ئاوایە باش هەرێمی کوردستانە ئەگەر ڕۆژنامەنووسێک ئاگاداری ینی دنیای دەرەوە و دنیای هەڵبژاردن و پارتی سیاسی ئۆشتانە نییە هیچ قسەی لەگەڵ ناکەم ڕخنەی ناگەم کە ڕخنە لە ئێمە دەگرێت دەبێت بەرچاو ڕۆشنتر بێ دەبێت زیاترشت بخوێنێتەوە دەبێت بێ دیراسی هەڵبژاردننی وڵاتام کە دیراسی بینی هێزەکانی ئۆپۆزیسیۆن کار لە دنیاە ئەمن حەز دەکەم بیزانی پارتێ لە ئەڵمانیا لە هۆڵندا یەک کورسی هێناوە تا کۆتایی پێکێنانی کابینە کە زار لەوێش حەوتمان کەژمانجی پێچووە تا کۆتایی پێکەنانی کابینە چاوەڕێ کردو ئەویش بینی خواستی وابە کە بەشداری بکە و سێکتەرێک وەربگرێ بینی خزمەتی خەڵکی پێ باش ئەو کەواتە ئێوە لەسەر بڕیاری دروست بوون و ینی سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی زانیویەتی کە چ دەکا و لە چ کاتێک بڕیار دەدا کە ئۆپۆزیسیۆن بێ ئەوە دروستە بەڵام ڕەنگە لە ئێستادا پرسیارێکی کە ئەوە بێ ئەو هێزانەی کە بڕیاریاندا لە سەرەتاوە ئۆپۆزیسیۆن بوون لایەنی براوە سەردانی نەکردن چکە ئەوان بە ئاشکرا ڕایانگەیان کە ئۆپۆزیسیۆنن بەڵام خۆ ئێوە ڕاتان نەگەیان ئۆپۆزیسیۆن ینی ئەوە چی لێ دەخوێندرێتەوە کە لایەنی براوەکە لای خەڵک ڕەنگە لای ڕایگشتی لای ڕاگەیاندن بەوە خوێندرابێتەوە کە ئەوە ئینتیقامێکی سیاسی لە کۆمەڵی ئیسلامی لە پای ئەو هەڵوێستانەی کە لە 4 ساڵی ڕابردوو هەیبوو بە تایبەتیش ئەوەی کە ئێوە لە نێو حکومت بوون دواتر لە حکومت کشانەوە بەو بیانوەی کە ئەو کاتوترا بەرژۆندی هاوڵاتیان لە خەتەرە بابەتی موچە و قوتی هاوڵاتیان بەڵێ هۆڵەمنەوەکی پێم سەیرە منی خەڵک ئەم خوێندنەوە بکە ئێمە ینی ئەو لایەنەی کە جارێ بە تەبیعی ینی مشتی یاسایی و تەبیعی باز دەکەین عرفی وڵاتان ینی عرفی هەڵبژاردن و پێکەنانی حکومەت و ئەوانە ئەو هێزەی کە زۆری نەدێنێ لە هەر وڵاتێک ئازادە لەوەی کە حەز دەکات لەگەڵ شی حکومەت پێبێنێ و حەز ناکات لەگەڵ شی حکومەت پێبێنێ ئەو تەبیعیە زۆر بە تەبیعی وەرماگرتووە ئێمە باش بۆیش ئێمە ینی ئاگاداریش بن کە ڕەنگە ئەو ڕەغبەتە لە لای ئەوان نەبێ بەڵام دووگەڕی کۆبنەوە سێگەڕی کۆبنەوەش بوو لەگەڵ بەرادرانی پارتی سەردانی جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیان کرد مەکتەبی سیاسی ئێمە سەردانی مەکتەبی سیاسی پارتی کرد بەڵام تەوەرەکان بابەت بوون لە بەشداریکردنی لە حکومەت یەکەم تەوەرە بەلای ئێمە و بەلای ئەوانیشەوە بریتی بۆ لە ئێمە بەشداریان لە حکومەتدا بەشدار نەبین پەیوەندیی ئاسایی باشمان هەبێ هەردوو لامان ینی کۆک بووینە سەر ئەم قسەیە ئەم تەوەرە ئەوی تریش ینی زمنەن باسییان کرد بەڕاستی ناشارمەوە ینی کە ئێمە دەرگا کراوەتەوە حەز دەکەین هەموو لایەک بەشداری بکە و بەزدایانویست ئێمە بڵین ئێمە حەز دەکەین بەشداری بکەین ئێمە بە شێوەیەکی کەش بەڕاستی پێمان گوترا بەڵێ بەڕێز کاک فازڵی میرانی کە بەرپرسی مەکتەبی سیاسیە کارژێری مەکتەبی سیاسی سکرتێری مەکتەبی سیاسی پارتیە بەڵێ پەیوەندی پێوە کردی وتیمە ئێمە چیتان کردو بۆ بەشداری لە حکومەت ئێمە کەی بەڕسمی داوامان لێکرا و بەجددی ئەو کاتێک قسەیەکی لێ دەکەین تێمەوە بەڕسمی بەجددی داواتانی دەکەین بابێن دیژنەی فەنی دروستکەین مان نەخێت وەک چۆن مەسەلەن سەردانی خەڵکتان کردووە بەڕسمی داواتان لێکردون سەردانی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامیش بکەن بەڕسمی داوا لێ بکەن وە لە ڕاگەیاندەکانەوە بڵێن ئێمە حەز دەکەین بەشداری بکەین ئەو عورفەی لەگەڵ لایەنی دیکە بەکارهێنرا بۆ لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بەکارهێنرا
ئەوانیش پێیان وە بکە کۆمەڵی ئیسلامی لەوانەیە ینی من وەها هەز دەکەم کە پێیان بکە کۆمەڵی ئیسلامی بەشداری ناکە ڕەنگە وا بیریان کردو کە کۆمەڵی ئیسلامی بەشداری ناکە دەیەوێ ئەم داوای لێ بکرد دوای بکە نەخێنەوە بەشداری ناکەین و کابینەکەتان پیرۆز بێ و فەرموزانی سۆنی دەکەن ڕەنگە وا بیریان کردێتەوە بەر حاڵە سۆنێکی بێ ئێمە بەڕاستی بەم شێوازەی کە داوایان لێکردین ئێمە نەچوونە پێش و ئەم شێوازەمان بەدڵ نەبووە و پێمان وا بووە حەقەتەن ئێمە قورسایی کۆمەڵی ئیسلامی و ئەو خەڵکی کە متمانی بە کۆمەڵی ئیسلامی داوە نابێ ئێمە سازشی لەسەر بکەین وە لەم قەزیەدا مامەڵەیەکی سیاسیانە و ڕێکپێک لەگەڵ بابەتی بەشداریکردن بەشداری نەکردن حکومەت نەکەین باش بۆیە ئێمە پێمان زۆر تەبیعی بووە هیچ ناچاریش نەبووین ئێمە گەر بمانویست بایە هەر بەشدار بین وەکو خەڵکێک پێی وایە تەبان دەڵێ کۆمەڵ زۆر ینی حەزی کردو بەشداری بکە وەک ئەوەی وابەتەمان ینی ئێمە پەکمان کەوتووە لەسەر بەشداریکردن لە حکومەت ئەگەر بەشداری نەکەین دەخورێین زۆر خراپە و کۆمەڵ زۆر عەوداڕە و شێت و شەیدای بەشداری حکومەتە کاکە گەرم بەشداریمان کردوایە مامۆستا محمەد گیان وەک چۆن خەڵکی تر چەند مانگ پێشی کۆبوونەوەی نهێنیان کردووە تەبان لێرە و لەوێ ینی دانیشتون و ڕەنگە تەنازولاتیان کرد بێ بۆ ئەوەی کە بەشداری بکەن یا مەسەلەن پێگەیان باش بێت لە حکومەت ئێمەش دەمان کرد کار بە خولاسە ئێمە بە کورتی ئەوەی ئێستا کە لێرە گوتم بەڵێ هەر ئەوە ینی بۆ ڕای گشتیش و لە نێو خۆشمان لەگە مەکتەبی سیاسی لەگە مەکتەبی سیاسی پارتیش بەڕێوە هەرم قسە نەکراوە بە خولاسە دەتانتوانی بەشداری حکومەتی داهاتوی هەرێمی کوردستان بکەن بەڵام بەو میکانیزمانەی کە لای کۆمەڵی ئیسلامی وەک عورفی سیاسی بەناڕەوای دەزانی بەناڕەوای دەزانی و پێشمان وا بۆ ئەم زۆرە بەشداریکردنەمان بەم شێوازەیە کە داوامان لێکراوە بەم شێوازەی کە مامەڵە دەکرامە پێمان وایە کۆمەڵی ئیسلامی قازانجی نەدەکرد بۆ پێمان وایە بەم شێوەی کە ماوەتەوە باشترەوە ئەمە هیچ کێشەشمان نەبووە وەکو باسم کرد بە ئاسایی وەکو عورفی وڵاتان و دنیا مامەڵەمان کردووە زۆر چاکە من هیوادارم بەڕاستیم پەیامە گەیشت بێ ئەمجارە زۆر چاکە کاوستار کۆمەڵی ئیسلامی لە پێشتوودا لە 2009 ئۆپۆزیسیۆن بووە و ئۆپۆزیسیۆنێک کارە کە جێپەنجەی دیارە دەگوترێ بە سەردەمی زێڕینی ئۆپۆزیسیۆن سەرەتای دروستبوونی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان دەناسرێ ئەو کاتیش هەندێک هەڵوێستان هەبووە کە ڕای گشتی وا وێنای کردووە کە نابێ ئەو هەڵوێستانە کەسێک ئۆپۆزیسیۆنە هەیبێ بەنمونەی ئەوەی کارێکی چاچی حکومەتان بینیوە پێتان گوتە و کارە باشە کە خەڵک پێویان نابی پێی بگوترێ باش بەڵام لە بەرامبەردا هەندێک کارە بۆ پێتان وایە پرۆژەی خۆتان هەبووە پێشکەشی حکومەتتان کردووە ئێستا نەهجی ئۆپۆزیسیۆن بوونی کۆمەڵ بە چ شێوازێکە ئەمن بەڵەوەی ئەوە جواب دەمەوە شتێککە مابڕوونکردنەوەی لەسەر ئۆپۆزیسیۆن بوونی ئێمە تەمان ئێمە وەکو باسم کرد مامۆستا محمەد ئەگەر ئێمە لە پێش ئەوەی کە کابینەی نوێم سوێندی خوارد و دەست بەکار دەبێت دواتر ئەگەر ئێمە وەکو باسم کرد ئۆپۆزیسیۆن باین و کابینەی هەشتەم هەبووە کابینی هەشتەم لە بەرامبەر خولی پێنجەمی پەرلەماندا بەرپرسیار نەبووە بەرپرسیار نییە بەرامبەر خولی سوارم بەرپرسیار بە سوێندی یاسایی خواردبوو ئەوان دەیانتوانی سەرۆک وەزیران بانکن محاسبی وەزیرەکان بکەن لیان پرسنەوە ئێمە خولی پێنجەمیش ناتوانین لە ڕووی یاساییەوە لە کابینی هەشتەم پێچینەوە بانک بکرێن و بێپرسیوانی گەڵ بکرێت بە دوادەستنی کارەکانی بکرێت چونکە لە بەرامبەر ئێمە بەرپرسیارین ئەوانە وە سوێندی یاساییان لە بەرامبەر ئەم خولی پێنجەمە نەخواردووە یعنی دەم دەپرسم نۆ مانگ و نزیکەی 9 ڕۆژ وابزانم حکومەت پێک ناهاتە کابینی هەشتەم کاربڕێکەر بوو بەردەوام بوو ڕۆژێک مەسەڵەن بینید ئەم لایەنەی کە ئۆپۆزیسیۆنن وەزیرێک بانکە بانجی پەرلەمانیکە بۆ بانجیان نەکرد محاسبی وەزیرێکیان کرد بە بانکیش ناکرد هە داوەتیان کرد بە ناتوانن ئەمە بینی پێم خۆش ئەم جانیبە یاسای ڕوون بێتەوە ینی لە بەرامبەر چی وەختێک ئۆپۆزیسیۆن بوون دەبێت کە حکومەتێکە بێت لە بەرامبەری بوەسێتەوە تەبان مەبەستە کە لە ئێستاوە کاری پەرلەمانتاری بە شێوەی جددی دەست پێ دەکات بەرامبەر کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی تر ئێمە مامۆستا محەممەد زۆر جار ئەمەمان گوتووە کە ئێمە لە حکومەت بەشدار بین بە ئەخلاق و بەڕاستی تێگەیشتن و بە منهەجی تایبەتی خۆمان بەشدار دەبین وەکە ئۆپۆزیسیۆنیش بین چ لە ڕابردوو چ ئێستا کە ئێمە ئۆپۆزیسیۆنین دیسانەکە بەڕاستی بە سیاسەت و بە بۆچوون و بە ئەخلاقی ئیسلامی خۆمان ئێمە ئۆپۆزیسیۆنین با هەموو دنیا بزانێ
ئێمە بە بۆچوون و بە قەناعەت هیچ کەسێک ئۆپۆزیسیۆن بوون ناکەین و کە بەشدار بن لە حکومەت بە هەمان شێوە و کاتی خۆی ئێمە کە بەشدار بن لە حکومەت زای مامە سعدی باپیر کە لەگەڵ کاک نێچیروانی کۆبووینەوە وتی کاکە ئێمە بە پێتان بڵێ ئێمە ئەگەر بەشدار بین لە حکومەت مانای ئەوە نیە ئێمە چاپۆشی لە گەندەڵی بکەین مانای ئەوە نیە کە ئێمە بەشدار بین لە زوڵم مستەمێک کە بکرێ و ئێمە لە نەعەدالەتی بێدەنگ بین بەرامبەر بە هەرچی ناحەقی و زوڵمێکە بێ ئێمە وەدەنگ دێین و لە هەمان کاتدا دەستخۆش دەبین خەمخۆش دەبوو ئەو کابینەیە کە چۆن باش بێت چۆن سەرکەوتوو بێ ئێمە وا دەکەین بۆ ئۆپۆزیسیۆن بوونیش بەڕاستی ئێمە بە ئەخلاقی خۆمان و بە سیاست و بە تێگەیشتی خۆمان هەوو دەبین جایەشێک ڕۆژنامە نووسێک کە لە ئێمە تێناگا مەسەلەن نووسینی کابرایەکی ئەوڕی بۆ من هێناوەتە من لە واقعێکدا ژیاوە ئەستاگە لێ بکەوە ڕەنگە ئەویش مراجعەی بۆچوونی خۆی بکاتەوە بەدوای بۆچوونێکی ئاوا کەوتووە کە ئێمە قەناعەتی خۆمان هەیە مەش بۆچوونی خۆمانمان هەیە مەش منهەجێکمان هەیە کە خوا ناردوێتی کاکە کە ئێمە چۆن مامەڵە لە واقعدا بکەین چۆن مەسەلەن لە بەرامبەر زوڵمدا ئێمە هەڵوێستمان هەبێت چۆن بەر لە بەرامبەر گەندەڵی هەڵوێستمان هەبێ لەگەڵ ئەوەشدا دەزانم عرفی دنیا ئەوەیە کە دەڵێ ئۆپۆزیسیۆن واتە حکومەتێک ئێمە باوە بڕێن بە هەموو خەڵک بڵێن ئێمە کابینەی دروستمە پێرازینی و پەسەندیشمان نەکرد دەنگمان پێ نەداوە یانی چی ئەوە هێ عرفی دنیا وایە لە هەمان کاتدا ینی بڕیاریشمان وایە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی پشتیوان بەخوای گەورە هەم چاو نەترس هەم چاوتیش دەبین لە ئەوە کە گەندەڵی بکرێمە بێدەنگ نابین زوڵم بکرێ بێدەنگ نابین بەرامبەر بە قۆڕەخکاری بەرامبەر بە ئیستیبداد بەرامبەر بە یاساشکێنی هەرچی ئەوە کە خراپە و پێچەوانەی یاسا و شەرع و بەڕاستی دژ بە بەرژەوەندی هاوڵاتیان ئێمە دژی دەبین و بەدەنگ دێن بەڵام ئەخلاقی ئێمە وانییە بڵێن کاکە مەسەلەن بۆ نووسێکی چاکەیە ئەمە ناسم بە شانۆ باڵی حکومەتدا هەڵبن چونکە من حکومەت و ئەرچی سەرشانێتی ما تێگەیشتوین ئەرچی سەرشانێتی پێویستە ئەرکەکانی خۆی بە شێوەی ڕێکپێک جێبەجێ بکەن و من هیچ ناسم پێشی هەڵبڵێم و باسی ناکەم وەزیفەی خۆیەتی بیکە و خۆشی دەتوانێت باسی کارەکانی خۆی بکە بەڵام ئایا مەسەلەن لە من بپرسێ سبەینێکە وەزارەتی تەندروستی کاری بە بیمەی تەندروستی کرد بیمەی تەندروستی بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین کرد نەخۆش کەوتن خوا نەخواستە پێویستیان بە داو دەرمان بوو پێویستیان بە چارەسەر بوو نەشتەرگەری گەورە گچکە هەمووی کەوتە سەر حکومەت وە حکومەت ئەم مافەی بە هاوڵاتیان دەرەوەکو لە زۆر لە وڵاتیان دنیا هەیە ئەمەگە بڵێن ئەرێکا کە ئەمە کارێکی باشیان خراپە بڵێن بخراپە دەکرێت بەڵام ڕابردوو ڕەنگە باستان دابێ وەکو حیزب لەسەر ئەو قسانەی کە زۆر جار دەمەی ئەوە بگەینم مەسەلەن زۆر جار لە هەندێک کاناڵ ئەوە لێدراوەتەوە بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی بەکارێکی باشی حکوومەتی وتووە باش کە بەشداریش نەبوون لە حکوومەت بەڵام ئەوە وا لێک دراوەتەوە وەکو ئەوەی کە لە حیزب بدرێت ینی بازی لەسەر بدرێت ئێمە بە پێشی هەموو کادیرانی کۆمەڵی ئیسلامی و پاشانش هاوڵاتیەک کە ئێستاگە گوێی لە دەنجی ئێمە بێ ئێمە هیچ بەڕاستی پێویست نییە و ئەرچی ئێمەش نییە و عادەتیشمان نییە و عادەتیش نییە کە بڵێن حکومەت دەستی خۆی ئەم کارە باشانەی کردووە ئەوە یەکەم ئەرچی خۆی جێبەجێ بکە و جێبەجێ کردو دوو خۆشی دەتوانێت ڕوونی کاتەوە بە باسی کە کاری باشی کردو خۆ زمانی هەیە هیچ بەڕاستی ینی ئەمن مەزبوونی بوو باسم تەبم بەڵام بەسم ئەوەی یەکشت ئەوەیە کە کاتێک بۆ نمونە لە نەکایەک مەسەن ڕاگەیان کارێک دەڵێ کاکە ئەم جادەی مەسەن 120 کراوە شتێکی باشە دەن بەڕێ باشە دەستیان خۆش بێ بەڵام ئەرچی خۆیان کە جێبەجێکە بۆ ئێمە مەسەحمەد ئێمە ئاوا تەماشا دەکەین ئەمە لە ڕوانگەی چیوە تەبان بۆم دەڵێن بە ئەخلاق خۆمان دەکەین مامۆستا محەممەدجان خوای گەورە بەم هەموو عەزەمەتی خۆی دەفەرمێ یەک ولا تبخسوا الناس أشياءهم كاري خلق بسوق تماشا مكان بكمي مقرن كاري باشي خلق يعني خواهي قولا باسي أهلي كفر دكا لما قولي ناكن طبعا أبو بابتي شزيها بلام أهلي كفر مثل الذين كفروا بربهم أعمالهم يعني أعمال مصدي كردوا باشا كان يعني ويني أو كردوا باشا يعني كافر كان كردوا أنا خوا مەتی دەکە باسی دەکە بەدوای بازەکە کەسی بەسەر دێ بەڵام ینی دانی پێداهێناو کە کردەوەی باشیان بووە خوای گەورە باز دەکە دەفەرمێ عاملة ناصبة کابرا مەسەن کردەوەی باشی بووە بە چونکە ئیمان و عەقیدەی لەگەڵ نەبووە
خواناسی لەگەڵ نەبووە کردەوە باشەکەی وەک ینی هەر ماندووبوون شەکەتی بۆ ماوەتەوە بەهدەر ڕۆیوەتەبان وی ئێمە بەڕاستی ئەخلاقی ئێمە یا پێش لە پێغەمبەرە گەورەکانی خوا صلی الله علیه و سلم کە قەومەکەی کردەوەی زۆر خراپ قێزەوەنیش دەکەن دەفەرمێ ئینی لعملکم من القالین مەڕقم لەو کردەوە پیس و خراپی ئەوە دەبێتەوە خودی خۆتان نا باڵێ کەواتە مەمەستان محەممەد ئێمە کە دەڵێن بە ئەخلاقی خۆمان کە دەڵێن بە تێڕوانینی خۆمان بە منهەجی تابەتی خۆمان ئەوە ئێمەیە باشە خەڵکی تر ئەمەی نییە ئێمە گرێ لێ ناکەم ینی بەڵام بابێت لێمان تێبگە کە کاکە ئێمە بۆ ئاوا سیاست دەکەین ئێمە هیچ پێویست ناکە کابرا ئەگەر ڕخنەی لێ زۆر سیاستی هەیە بە هەزار جار ڕخنەی لێ هەیە بە کەیفی خۆیەتی ئێمە ئاوا سیاست تێگەیشتوین بە تێڕوانینی خۆمان و بۆچوونی خۆمان و ئاواشی دەکەین بەڕاستی باش ئێستا کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم پەرلەمانتاران خوێندرایەوە هەرچەند ئێوە تێبینیتان لەسەر ئەوە هەبوو کە دەبواە بەر لە متمانەدان بە وەزیرەکان کارنامەیەکی ڕوون و دیار بە ئێستا کارنامەکە لەسەر چەند بنەمایەک ڕێکخراوە وەک دەڵێ یعنی هەندێک خاڵی تێدایەگەر و بێت و جێبەجێ بکرێ ئەوە ڕەنگە گرفتی سەدا نۆتی خەڵکی هەرێمی کوردستان و بار و دۆخ و گوزەران بە ئاراستەیەکە دابڕوە جا من پرسیارەکەم لەوەیە بە چ شێوازێک دەتوانرێت چاکسازی بکرێ بە چ شێوازێک دەتوانرێت گەندەڵی بنەبڕ بکرێ ئایا ئەو حکوومەتە ئەوەی لێ چاوەڕێ دەکرێت یاخودنا ئەم جارێ وەڵاهی سوێتی بینی گرنگ مەستە کارنامەکەی هەیە بەڵێ جاری یەکەم ئەم کارنامەیە مەگەر ئێستا یان تۆزێک وردەبوو بڵاو بووتەوە دەنا دەبوو پێشتر بەر لەوەکی کار ینی حکوومەت بێ لەوێ سوێندی یاسایی بخوا کارنامەی خۆیان بخەنە ڕوو دەبووم کارنامەی لای پەرلەمانتارەکان هەبووە نەبوو تا ئێستاش من ینی داوام لە دیوانی سەرۆکای دیوانی پەرلەمان کردوێتە من بۆیان ناردوون بە تایبەت لای پەرلەمانتارەکان ئێستاش نییە ینی کارنامەی حکوومەتێک بۆ پەرلەمانتارێک کە تەماشا دەکات جێ دەگرێت بزانین داخۆم حکوومەتە دەوێت ئەم 4 ساڵە چۆن کار بکە نەبێ کە لە ڕووی یاسایەوە دەبێت 48 کاتژمێر بەر لەوە ڕاستیەوە خەلەلێکی زۆر گەورەیە تەبان باش دوو بەڕای من دەبوو ئەم کارنامەیە ئەم کاتی خۆ بۆچوونێکم هەبوو دەبوو ئەم کارنامەیە لە پەرلەمان پەسەند بکرێت خاڵ بە خاڵ بخوێنرێتەوە پێشی وەکو چۆن یاسایەک تێدەپەڕێنرێ بەم شێوەیە خوێندنەوەی یەکەم خوێندنەوەی دووەم و دەنگیشی پێ بدرابایە بۆچی بۆی ئەم حکوومەتە لە بەرامبەر ئەم کارنامەی لە بەرامبەر پەرلەمان لەسەر ئەم کارنامەی بەرپرسیار بووایە و لێ پرسیاری لەگەڵ کرابایە ئێستا ئەم کارنامەیە هەر ینی وتارێک خوێنرایەوە ئەگەر ئەوە بە مەسەڵەن وتار نووسین بێ خوێندنەوێتەوە ئێستا ئەدیبێکی بینە زۆر جوانتر دای دەڕێژی و باشترش لەم شتانە ڕەنگە بڵێ ینی سیفەتی بەرپرسیارەتی و ئیلزامی تێدا نییە بۆ حکوومەت بانگیشی بڕکا کارێ مەسەڵەن دوان نەگو دەڵێ با هەوڵ دەدەم لە ڕووی یاساییەوە هیچ پابەندکردنیشی تێدا نییە دەبوو بەڕاستی من زوو قەناعەتم وا بوو کە ئەو حیزبانی کە حکوومەت پێک دێنن با کارنامەیەکیان لە پەرلەمان پەسەند بکرێت بۆی کە بەرپرسیار بن ڕاستە حکوومەت بەرامبەر بەگشتی بە کۆ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری بەڕێزەکان ئەوانە بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیارن و پەرلەمان حەقی ئەوەی هەیە کە لێپرسیوانی گەڵ بکە بانکێشیان بکە و چاودێری و بەدواداسوونی ورد بۆ کاروبارەکانیان بکە باش کە ئێستا ئەوە نەکرا کە ئەوەی نەکراوە کارنامە جیایە یانی ئەم حکوومەت دەڵێم وا دەکەم دنیای پڕ کردو لەوەی کە گەندەڵی ناهێڵم و ڕۆتین ناهێڵم و فەرمانبەر دەبێ ئاوا دەوام کە وەزیر دەبێ ئاوا بێ بێفەرق بێ بێ ئیخۆ ینی لە کارنامەکاندا با من عەرز بکەم مامۆستا محەممەد ینی تێبینی ئەومە کارنامەکانی ڕابردووش خۆ کارنامەکان بێ عەیب بن بەڵێ و کارنامەی حکوومەتی هەشتیش تەبان ئێمە ئەو پێنج لایەنە کە منێ ئەندامی لیژنەی نووسینەوە دانانی داڕشتنی کارنامەی بووین ینی هەموو ئەو پرۆژانێک ئێمە هەموو لە هەمان بۆ جێمان کردو لە کارنامەکەی لە بەرنامەی حکوومەت بەس چەندەی جێبەجێ دەکریانی ینی خۆی جێبەجێکردنەکە گرنگە نەک ڕیزکردنی خاڵەکان و زۆری ئەو خاڵە و ئەو بەرنامەی کە حکوومەتەیەتی و پاشان ئایا کە جناب فەرموود چۆن چاکسازی دەکرێت چۆن و گەندەڵی ڕیشتە چێژ دەکرێت باش کەعبسە بەلەوەی ئەو وەڵامە بدەیەوە ڕەنگە ئەوانیش ینی لایەنەکانی بەشدار لە حکوومەت موەڕڵیان ئەوە بیکە ئێمەین بەشدارین لە حکوومەت و ئێمە دەبێت چی دابڕێژین و چۆن کارنامە دابنین دواتر ئێمە لی بەرپرسیاری من مەبەستمە بە دیویەکی دیکە ئێستا کەوایە بەو شێوازەیە پەرلەمانتاران بە شێوازێک لێپرسینەوە دەکەن کە کارنامەکە بە شێوازێک داڕێژداوە کە حکوومەت ئیلزامی نییە من ناڵم ینی با ببێتە ئێمە
يعني ڕاستە ئەو سەلیانەی کە حکوومەتیان پێگەنەوە حەقیانە کارنامەی حکوومەت دابنێن بەڵام بە پەرلەمان پەسەندی کرد بە وەکو چۆن یاسایەک پەسەند دەکەین پەسەند کرابە و دەنجی پێدرابە بۆی کە لە بەرامبەر پەرلەمان لەسەر ئەم کارنامەی بەرپرسیار بن و لێپرسیمان لێگە کرابە و بانکیش کرابانەیە سەبات بە پرسی گەندەڵی ئەوەی کە باست کردووانە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ڕۆتین ئەو کە لە کارنامەکەی داهاتوو ینی وەڵام مەسەڵەن پێم وایە جارێ گەندەڵی و چاکسازی و گۆڕانکاری بە خەڵکی دەکرێت کە لە خۆی دەست پێ بکە پێش هەموو کەس ینی ئەو کەسە لە خۆی دەست پێ بکات لە خۆوە هەچی ئەگەر لە پێشیش بوو بێتەبان لە گەندەڵی و لە خراپ بەکارهێنانی دەسەڵات لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری ئەمان هەموو کۆتایی پێ بێن باش ئەوان ئێستا کە ئەوسەر ئەوان لە کارنامەکە باسی ئەویان کردووە کە هەر کەسێک پێگەی ئیداری و سیاسی خۆی نابێ بەکاربێنی بۆ بازرگانی دەیەوە بڕیارە ناکەن لە خۆیانەوە دەستیان پێ کرد ئەخدی چۆن بخۆیان دەست پێ دەکەن باش کاکە ئەم مەمەس ئەحمەد ئەمیش دەمێ ئەوە بڵێم ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە هەندێرە یەکێک دەرمانی قۆڕخ کردووە یەکێک کە جگەرەی مەشروبی قۆڕخ کردووە یەکێکی کە مەسەلەن بیناسازی ئەوەی کە کەلوپەلی بیناسازی ئەوانەی قۆڕخی کردووە و ئەنواع قۆڕکاری تەبەن وە لە هەمان کاتدا ئەو ئێم کە باسی زۆر باس و بەرهێنان دەکرد لە وڵاتەدا تەوان کاتێک بۆ بەرهێنەرێک لە دەرەوە دێ شتێک کاتم بزان داخۆچۆن مامەلەگەڵ دەکرێت ئەم شتێکی بژێڕمەوە برادەرێک ینی خۆی بۆ مجێڕایەوە کۆمپانیایکی گەوری تورکی هێناوە کە تیشرت و فاین لەو ئانە دروست دەکەن کە ئەو فاین لەو تیشرتانەی کە ینی ئەو یەو کۆمپانیا من لە ئەڵمانیا بینیمە لە مارکێتە گەورەکان دەناو دەفرۆشێت ینی بە کوالێتێکی زۆر بەرزە طبعا هاتووە گوتی کاکە من ئامادەیم ئەم کارگەی بێم لێرە دابنیم لە وڵاتە و بۆ خۆشتان ینی با ینی بەنای خۆتانەوە بێ هەر بەناوی کورد بێ بەناوی کوردستان بێ خۆتان مارکەکەی لێ بدەن تێم باشە 160 قازانج و خێری بۆ ئێمە من کارگەی دابنیم پێوماندوو متەبان ئینجا من لە چاکی خۆمە مارکەی دەدەم بە ئێوە دەتوان بینێرم بۆ ئێران بۆ بینێرنەوە بۆ سووریا بۆ تورکیا بۆ عێراق قازان دەکەین بۆ دەرەوە ڕەنگەسمێنێک ناوبانگ پەیدا بکە کوالێتی زۆر بەرزوە زۆر ڕێکا پێ نەخێت کاکە دەی ئاخر شت هادوونە سەر کاکە 100 کەمتر بێ نامانێ وتی کاکە بۆم بۆ ناکرێت خواحافیز بێ کاکە چێ پێگوتویانی بەرپرسە باڵەکانی وڵاتە پێیان گوتووە ینی چۆن کابرا چۆن وڵات چۆن پێش دەکەوێت ئاوە فەرموو کا بابێن لەم کۆمپانیا قۆڕکاریانەی خۆیان دەست پێ بکەن تەمەن هەموو هەڵوەشێنەوە تێکی دەن با خەڵکی ئاسایی کاکە ناگەن خەڵکی ئاسایش کەسابەت بکەن ئەم باشش کرد بۆ بژێڕمەوە ئەم بۆی دەڵێم ئەگەر لە خۆی دەست پێ نەکا گەندەڵی ڕشت چێش نابێ و چاکسازی ناکرێت گەنی بنەتۆ ساڵانە 40,000-50,000 تەن لە تورکیاوە دێ ئەو گەرمێک کە دەرمان کراوە و پاک کراوەتە و بدون مصدقی پێ دەگوترێت ساڵی 2014 پێڕانەگەی ساڵی 2015 وتیان کاکە دووسێ کۆمپانی قۆڕخی کردو ئەو گەنمەی دێنێ و خۆش بزانێت چی دێنێ مەساین بەڕاستی تعلیماتمان دەرکرد لە وەزارەت من کاکە هەر کۆمپانیایەک و هەر زوتیارێکیش دەتوانێت پێ ئەم ڕێنمایەنەی ئێمە بچێت گەنمی بنێتۆ لە تووشا بێنێ بەڵام لە 1000 تەن زیاتر نابێنێ کەمتر لە 1000 تەن ئەوەی کە هات لە کۆمپانیاکەن دەرگامان کردو ینی 50-60 کۆمپانی مستەفید بێ دەرگامان کردو ئێمە بپێی ئەم ڕێنمایی خۆمان مۆڵەتمان دەدا بۆ کۆمپانیانی کە دەیانویست گەنم بێنن باتر تەمام بینێکی پێچوە منیش ئاوا لەگەڵ هێندێک لە بەرەبەرە گشتەکانی وزارەتی کۆمەڵا سوپاس بۆ خۆ ئەم ساڵ ئەم قۆڕکاریەمان لابردوو کۆمەڵە کۆمپانیا مستەفید بوو هێندێک زووتیار بخوایان چوون هێناویانەوە وەڵا فلان کەس بەم شێوەی نییە ئەی تێنکاکە ئەو مۆڵەتانی کەمە پێمان داون ئەم کۆمپانیا زەبەلاحانە حوتن کۆمپانیەکان قوت دەدەن و دایان خۆن ئەمانە تەمەن هەستان ئەم وەرەقانیان بە دەفتەر و دو دەفتەر و سێ دەفتەر کڕیوەتەوە هەر بۆ خۆیان چون گەنمەکان هێناوە بەڵام بە ناوی ئەوانەوە کاکە هیچ چێن ئەوانە یەم بەرپرسە باڵانە بدە هی حیزبە کاکە هی پارتیەکێتیە باشە ینی چۆن چاکسازی چۆن دەکرێت ینی حەز دەکەم بزانم چۆن دەکرێت باشە باوە پرسیارە بکەین مادام ئێمە بەس مەمەسەڵەن بەم شتێک پێ بڵێم قەزەکەم مەسەلەی کارنامە نییە با بە کارنامەی باشە بێعیبە
بەس ئەو شێوازی حکومڕانی و ئەو شێوازی بەڕێوەبردننی وڵات و ئەو قۆڕکاریەی باشە ینی قۆڕکاری هە لە دارایی و لە مەسلەی هێنانی دەرمان و کەلوپەلی بیناسازی و گەنمی بنەتۆ ئەوانەیە ئەی باشە قۆڕکاری سیاسی ئەی باشە قۆڕکاری ئیداری دەفەرموو مامۆستا محمەدیانی کاکە دەبێت بەڕاستی دەبێت حزب لەم قزی دوورخرێتەوە حزب نەمێنێت لە مۆزوعیدا ینی ئەو چارسازی و ئەو گۆڕانکاریەکە ئەگەر ئەوان باسی دەکەن تەمان ڕاستمن بیکەن حزب نامێنێ وفعلا ینی هەرێمی کوردستان پاش ئەگەر چەند ساڵێک کەمیش بێ ینی با کاکە با زۆریش بێ دەبێت تا حکوومەتێک پێ دەوتێت حکوومەتێک مؤسساتی باشە بەم عەرز دەکەم ینی فەرموو بۆم ببینەوە لە زۆنی زەرد و سەوز بە بەڕێوەبەرێکی گشتی ئەگەر محاسەسەی حزبی نەبێ ئەوە جیا بەرزاری حکوومەت دەکەی بەڕێوەبەرێکی گشتی یا دوو دەدرێتێ یا مەسەن لە حکوومەتی خۆزی بەرزاکردن مدیر ناحیە قایمقامێک دراوەتێ وەکو بەرکەوتەی هەڵبژاردن ئەوە جیایە وەرە فەرموو تەحەدا دەکەم بە لە زۆنی زەرد و سەوز هەبێ کە بەڕێوەبەری گشتی بێ بەڕێوەبەریش بێ غیری پارتوێچێتی وەرە کاکە بەزان داخۆ نەک ینی سەرۆک جامیعەکان ڕێز قسمەکانی بزان داخۆ هەیە حزبی نەبێ و ئەمانە دایان نابێ کابراش بێلایەن بێ باشە لەنێو ئەوەندە بزانێ مامۆستا محمەدیانی هەموو خەڵک ئەوی بزانی ئێمە مەوزوع کارنامە و شتنێ کاکە مەوزوع ئەوەیە شێوازی حکومڕانی ئەم وڵاتمان بەدڵ نییە وەم پێمان وانێ بەڕاستی ئەمە شێوازێکی تەندروست نییە و ینی ئەو ئەنجامە باشەی کە خەڵکێکی بێوێت چاوەڕێ بکە کە وڵاتێکی ڕێکوپێک بێ و یاسا سەروەر بێ و کاری مؤسساتی بێ و دادگەری بچەسپێ و ڕۆتین نەمێنێ و گەندەڵی بنەبڕ بکرێت ناکرێت باشە کەواتە لە نێو ئەو هەموو ناومێدیان نێو ئەو هەموو گەندەڵی کە هەیە لەو سیستەمی ئیداری کە لە هەرێمی کوردستان هەیە ینی خەڵک ناومێت بەلەوەی ئێوە کە ئۆپۆسیۆن بوونتان هەڵبژاردەوە دەتانەوێت لەو هەموو ناومێدیە لەو هەموو قۆڕەکاریە لەو شێوازی سیستەمی حکومڕانیە کەواتە بە شێوازێک بە شێواز ڕوبەڕووبوونەوە بۆی بارەکە بە دۆخێکی ئاسایی دابڕوە وڵای ئەمە ئەمە واقع بەهەز دەکەن ئێمە بێئومێد نین بەڵێ ئەمە بەردەوام دەبین لە سەرکاری خۆمان و لەسەر پرۆژەکانی خۆمان و لەسەر هەڵوێستەکانی خۆمان و کۆلیش نادەین بەڕاستی و ئەوە پەیوەندی ڕاستە ئەندازەیەوە کە خەڵک ئەرکی خستە شەشانی ئێمە و پشتگیری ئێمە و متمانەی بە ئێمە داوە ئێمە ینی دەبێت خاوەن هەڵوێز بین بەڵام وەڵام خەڵکیش ئەرچی دەکەوێتە سەرشان لەم قۆناغانی دابێ خەڵک دەبێت چاوکراوەتر بێ هوشیارتر بێ بەڕاستیانی ئەمە هەڵبژاردەی سینۆی 2010 کە تێپەڕی ینی ئایا خەڵک بەرپرسیار نەبوو لەوەی کە ینی ڕاست تەزویر و ساختەکارێکی زۆر کرا بەڵام بەرپرسیار نەبوو لەوەی کە دیسان دەنگێکی زۆر بەم هێزانە دراوەتەوە کە ئێستا دیسانەکە هەمان دەکەن ڕەنگە بە خەستریش بیکەنەوە ئەمجارە بۆی ساختەکاری و تەزویرێکی زۆر کە کردیانە ئایا خەڵک بەرپرسیار نەبوو ئایا خەڵکی کە ینی ناڕازی بوو کە نەچوە دەنجی نەداوە ئایا بەرپرسیار نییە و ئەگەر معانات و میحنەتێکە بێ خەفەتێکە بێ کە تووشی بێ ناحەقە ینی بە ناحەق هاتووسێنەوەڵا ینی دەبێ ئەم بازە بدا بەڵام پێم وایە ئێمە بەردەوام دێن بەڕاست دەبێ خەڵکیش لەگەڵ بێ خەڵکی پاپشت بێ پشتگیر بێ ئێمە لەسەر پرۆژەی خۆمان لەسەر بەرنامەی خۆمان لەسەر هەڵوێستەکانی خۆمان بەردەوام دەبین و ئومێدیشم وایە کە وردە ینی شت زیاتر ڕوون بێتەوە کە ئێمە ئەگەر حکومڕانی بکەین کاکە فەرمە ئێمە ئاوا دەیکەین و ئەگەر ئۆپۆزیسیۆنکردن بێ ئێمە ئاوا دەیکەین و ئومێد دەکەم کە خەڵکیش بینێ و ئینشاڵڵا دەشی بینێ ئەو پرسیارەی من ڕەنگە گریمانە بێ ئەگەر بێت و حکوومەتی داهاتوو حکوومەتێکی سەرکەوتوو بوو حکوومەتێک بوو کە ئەو کارنامەی هەیەی بەشێکی لێجێ بەزێ کرد و خەڵک بارودۆخەکەی بە ئاراستەیەش کە داگۆڕا و بارگوزەرانی هاوڵاتیان بەرەو باشتر چوون کۆمەڵی ئیسلامی پێیخۆشە حکوومەتێکی بەو شێوە هەیە بێ یاخود پێیخۆشە حکوومەتێک بە شێوازێک بێ لەبەرەوەی ئۆپۆسیۆنە حکوومەت لەسەر ئەو شێوازی پێشووتری لەسەر ئەو سیستەمە بەردەوام بێ وڵایکی مەسەحمەد ئێمە پێما خۆشە حکوومەتێکە بێ کە لە ئەسپ خواست و داواکاری هاوڵاتیان بێ پێمان خۆشە حکوومەتێکە بێ کە فعلەن گەندەڵی بنەبڕ بکە پێمان خۆشە حکوومەتی بێ کە دادگەری بچەسپێنێ پێمان خۆشە حکوومەتی بێ کە مافی خەڵکی بەشخورا بگەڕێنێتەوە و بەڵام بڕاستی ینی کوداوای دەڵێ مەسەلەن ینی منداڵ ئەگەر نەژی نازم لە سەرەتاوە دیارە بەڵێ شتێکی کە دەڵم بەڵام هەرەوە نەدەگوترێ
کاکە ینی وەکو باسم کرد ئێمە شێواز و عقلێتی کە ئەم هەرێمی کوردستانی پێبەرەوە دەبردرێ ئەوەی کە جناب دەفەرمی پێی ناکرێ باشە خۆل ئێستا دەکە ئەمسار ئەوە گرنگە ئەگەر ئەمەی کرد ینی پێت وایە ینی ئێمە ئەوە هیچ نامێن تۆ بیکەین ئێمە 100 ئیشەیەکە بیکەین باشە 100 ئیشی چاکێکە بیکەین ئەو بابەتەی من گرنگە چکە لەو وەڵامی تو ینی سەرچاوەیگە ئێستا ینی بە شێوازێک وێنای ئەو حکوومەتە دەکردێ لەلایەن ئەو لایەنی یەکەمی کە براوەشە وەک ئەوەی کە لە پێشووتردا ئەوانە کاربەدەست نەبوو بن لە وڵاتە حکوومەتێک کە میلادی نوێیە وەک ڕۆژنامە نووسێکی نزیک لە خۆشیان بازەوە دەکات کە ئەوە میلادی نوێی حکوومەت نییە بەڵکو درێژکراوەی چەند کابینەی پێشووترە کە لایەنی براوە پێچی هێناوە یعنی بەس وا وێنا دەکرێت ئێستا ئەو حکوومەتە دارعەسایەکی سحری پێەیە و بارودۆخەکە بە ئاراستەیەکدا دەبە ئەو کەسانە پێشتر لە بڕیاردان نەبوون ئێستا هاتوون بوون سەر وەزیران و وەزیر من دوو سێش دەڵم بە حکوومەت بیکە کردی نیشانەکانی سەرکەوتنی دەردەکەوێت بەڵێ یەک با ئەم سنووری دوو ئیدارەی لابن بانی سەرۆکی حکوومەت با بریارە دەکات کە ئەم سێتری دێگەڵ و سماقوڵی و لێرە لەمنا لە شێراوە ئەوانە بانەمێنی ناممکینە ها ناممکینە ئەی چۆن ینی حکومڕانی دەکرێت حکومڕانی کە دوو ئیدارە بێ ئەو یەک دوو بە لەمەدا خەڵک حتممە بە ئەندازەی دادەمەزێنرێ بەڵێ بابێ مەسەن با دادگەری هەبێ با لیژنەیەکە چون کاتی خۆی بڕادراکە لیژنەیەکە بێ بۆ ئەوە کاگە چوار کەس دابمەزێنرێ چۆن دابمەزێنرێ ڕێنمایی هەیە و بە پێ ڕێنمایەکان و تەمانزا منافەسی لە هەر شوێنی خۆی تەبان بابێن کاکە مەسەن بابم شێوەیە لەمەدا ئەگە چوار کەس و بە ئەوە بکرێتەوە سێ ئەو هێزانی مەسەن هێزی پێشمەرگە و ئاسایش و ئەوانە با تۆ گۆڕان کاری بکە کاکە با ساکسەی لەمەدا بکری با کاکە با دەرگایشی بکەینەوە بڵێن کاکەجان بوون منێ ئێمە 5000 پێشمەرگەمان دەوێت خەڵک بابێ مەسەن بۆ خۆی سەر بگرێت بەبێ تەزکی لق و مەڵبەند بزانم دەتوانن دەیکەن بابێن ئەو بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرانێکە دایان ناوە بابێن دەرگا بکەنەوە و من یەکێک لە بەرنامەکانم کاتی خۆزاد ئەمە بتەبان بەس بۆ سیاسیەکە تێک چوو کە کاکەمە بین دەرگا دەکەینەوە بۆ هەم هەر کەسێک کە حەز دەکات بێتە بەڕێوەبەر بە پێی CV و لیژنەیەکی باڵەمان دروستکردەبن و فعلا یعنی ئەو بەڕێوەبەرانەی کە دواتر دانران چ کەسێک تەقاعد بوو بێت چ کەسێک وفاتی کرد بێ یا ئیستقالی کرد بێ ئێمە بە CV بوو لیژنەیەکی باڵا هەبوو تەبان بڕوا بکە ئەو سوچا CV کە دەهات کورتیان دەکردەوە لیژنەیە تەبان خوا شاهێدەوە کە دێڵم تەمان تەماشام نەدەکرد وەش پرسیارش من دەکرد کە ئەحمەدی کوڕی مەحموودی لەسری حزبێکە و لەسری لیستێکە تەبان کامیان بە پێی ئەو خاڵانێک کە دانراوە کامیان شایستر بێت تەمان ئەومان داناوە و گلەیشمان زۆر لێکراوە لەمڕۆ جێشمان نەداوەتی فەرمو با کاکە وا بکەن بزانم دەتوانن دەبا بیکەندەی کاکە با حزب دوورخەنەوە لە دەسەڵات و لە مؤسساتی حکوومەت و پەرلەمان و دادگا کە گرفتی سەرچیە کە گرفتی هەرە سەرچی با دووری خەنەوە کاکە حزب هەتا و کاتێک کە بەرنامەی هەیە حکوومەت پێک دێنێ پەرلەمان دروست دەکا ینی سەرۆکاتی هەرێم دادنێ حزب حەقیتی بێ مرۆشتەکانی خۆی خەڵکەکانی خۆی کە بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن دایان بنێ با هەموو حزبی بین کاکە وەزیرەکانی بادابن هەموو حزبی بێ کاکە بەڵام سەرۆکاتی پەرلەمانی بە هەموو حزبی بێ کە بە خۆی پێخۆشە سەرۆکی هەرێم کە با لە خۆی بێ کە دایان ناوە بەس کاکە دواتر با من لە حزب ببڕێن بۆ هەموو لایەک بن و بتوانن فعلا ئەوەی کە باسم کرد ینی بێن ویش بکەن بڕیار بدەن و ئەوەی کە بەرنامەیە جێبەجێ بکەن حزب بەلا بنێن و دووری خەنەوە لە دەسەڵات بزانم دەتوانن چاشتی گرنگی ئەوە پێش ناکە بەڕاستی مەسن باس کراوە وڵا مەسەلەن ئەوەی کە گەندەڵی بکات بەرتی لۆر بگرێ مەسن کاکە تو لەسەرەوە مەسن بە میلیۆنەها دلار دەبدرێ کاک ئەمسەوە کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی وەزیران بۆ کە چاوەڕوانی زۆر لەوە گەورەتر دەکرێت لە بڕیارەکان بەوەی بە تایبەتیش ئەو قوتەی کە لە هاوڵاتیان و موچەخۆران بە شێوازێک لە شێوازەکان بڕدراوە کە ئەوان پێیان وایە حکوومەتی ناوەندی بڕیوێتی ئێستا حەقەکە ونە لە هاوڵاتی بەڵام دێن بڕیا لەسەر ئەوە دەدەن کە وەزیرەکان دەبێ مڵک و ماڵیان ئاشکرا بکرێن و دەبێت دەوام بە شێوازی ڕێ بخرێ وەزیر دەوام بکە نەزم کۆمەڵێک بڕیار کە پێشتر لە یاساکانی هەم حکوومەتی عێراقی هەم لە پەرلەمانی کوردستان بە شێوازی یاسایی ڕێکخراوە پێتان وایە خەڵکی پێی وایە وەزیر ئەوە مەسەن مڵک ماڵیخم مڵک ماڵخم ئاشکرا کردەوە سێ جارە با بنجیژنەش بابێ بوون منە بەس پێت وایە مەسەن ئەوەی کە بەهۆی حزب و خراپ بەکارهێنەی دەسەڵات لەم هەرێمی کوردستانە ئێستا بە ملیۆنەها دۆلاری هەیە ئێستا بێ فۆرمی دەستەی دەستپاشی بۆ ببەی پێ دوایە مەسەڵ ینی
هەموو ئەرقام و هەموو ئەو پارە و پول و سامەسۆتێکە هەیە هەموو دەنووسێ لەوەندە پێدا هەم بەنای خۆیەتی کاکە دەزانین چون ئەو خۆڵکردنە چاوی خەڵکە وڵای پێویست ناکە مەسەڵەن قەزان هەر باس کەن ینی هەر پێویست ناکە تەبان ئینجا بێ مەسەڵەن تو بێ کابرا بە ملیۆنەها دۆلاری دزی بێ ینی ئەم هەموو مڵک و ماڵی بەدەست بێ بە فراوانی بەڕەهایی بەڵام دێ مەسەڵەن لە مدیر عامێکی لە مدیرێکی دەپرسیەوە تەبان لەوانەیە 50,000 وەرگرت بێ بەهۆی وەرەق و ئیمزا کە کراوە تەمەن کە غەڵەتە نایاسەیە و ناشەرعیە بەڵام لەسەر 50,000 ئەو محاسبە بکەی ڕەنگە فەرسێک یا قەتع ڕاتیبی بکەی بەڵام وەکە بە ملیۆنەهای دزی بتەمەن ئەو بێ ئەو محاسبە بکە هەزاری ئاوا محاسبە بکەی ینی ئەو 50,000 کە وەرگرتووە فەقیر و هەژارەکە هەزاری ئاوا 100,000 وا محاسبە بکە بەقەدر یەک کەس نییە کە مڵک و ماڵ و سامان سەرەوەتی ئەم وڵاتەی لە دوو بیرێنەوە بردووە بۆ خۆی بۆ خزمەکانی کاکە وڵات چۆن ئەوە بەرەوە دەچێت بۆیە دەڵم کاکە بە بەرپرسانی هەرێمی کوردستانە بەخوا لێم بە دەسوزانش دێڵێ با خۆیان ساغکەنەوە با لە خۆیانەوە دەست پێ بکەن تەبان دەست هەڵگرن لەو ینی دزین و قۆڕەخکاری و شتێکە هەیە بەڕێک و پێچی بەخانی دەست پێ بکەن بڕا بکە لە کارەکان سەرکەوتوی دەبن باش دوو تەوەرەکە گرنگە لامەویش پەیوەندی وەکو فراکسیۆن هەمووەکۆ حیزب لەگەڵ لایەنە سیاسەکان لە لایەکی دیکە لەگەڵ نوێنەری وڵاتان کە لە خۆسوبخانەکان پێکهاتون لە هەرێمی کوردستان جەنابەت وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک ساڵاتی جم و زۆڵتە بوو بەوەی کە بۆ نمونە سەردانی قۆنسولی ئەمریکا لە هەولێر و هەروەها بەشداریکردن بۆ من لە ڕۆژی نیشتیمانی فەڕەنسا ڕۆژی سەربەخۆیی ئەمریکا دەتانەوێ پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی لە چ ئاستێکدا بن لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەوان ئەم وڵاتانە و هێندێک وڵاتی کەش دیارە لە ڕابردوودا سەدانی ئێمەیان کرد باز هەر کاتە کە سەدانی فراکسیۆنیان کردەوە باز لە پتەوکردنی پەیوەندەکان کراوە و باشکردنی پەیوەندەکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ کۆماری فەڕەنسا لەگەڵ کۆماری تورکیا ئەو وڵاتانی کە هاتوون بڵێن ئەوەی کۆماری ئیسلامی ئێران ئێمە بەڕاست بەرنامان وایە کە یەکەم ئێمە پەیوەندیە سیاسی و دیپلۆماسیەکانمان لەگەڵ وڵاتانە ببینە ئاستێکی باشتریکەین و پاشان ئەوە تێڕوانینی ئێمەیە و بەرنامەی ئێمەیە کە ئەم وڵاتانە ئێمە لە ڕێگەی بۆچوون و قەناعەت و زمانی خۆمان بمان ناسن لە ڕێگەی راپۆرت و لە ڕێگەی خەڵکێکە ڕەنگە خۆشی لە ئێمە نەوێ مامەڵەمان لەگەڵ نەکە بەمانەیە پێشووتر ئەوە کراوە لەوانەیە مەسەڵەن بەس نازم تا چەند گوێیان گرتووە مەسەڵەن بڵێنە ماوەک پێش ئێستا کابراایەک مەسەڵەن پەیدا بوو بە ناوی عەلی جوان مرد بوو نازام چی بوو کاکە کۆمەڵی ئیسلامی دەخرێتە لیستی تورۆر و مامەس عەلی باپیر ئاوا و کارایەکی دروست کرد ئەمیش بەڕاستی وتمە ئەو بەڕێز ستیڤان سەر قۆنسولی ئەمریکا مەڵای شتێکی ئەوە ئەمە دەزانێنی ئەمریکا مامەڵی چۆن ئەمریکا وڵاتێکی گەوری ئەو شتانە یعنی پێویست ناکە بۆچی باسکەین گوتی و هیچ سیاسەتی ئێمە نییە و قسەی ئێمە نییە بەڵێ ئێمە حەز دەکەین و خۆتان باس ناکرد و هاتوون باشترین پەیوەندیمان هەبێ و تێبینی گەورەمان نیە لەسەر کۆمەڵی ئیسلامی یەکەم تێبینی ئێمەش لەسەریەوەمان هەیە ئێوەش هاتان بێ ڕەنگە بەڵێ مەبەستم ئەوەیە تەمان ئێمە نامانێ بەڕاستی لە ڕێگەی کابراایەک مەسەڵەن لەگەڵ مخابرات تێکەڵە مەسەڵەن ینی ئەوە ڕەنگە مخابراتێک مەسەڵەن شتێکی پێگوتی مەسەڵەن ئاوا شتێکی فرادەت هەم ساحەی خەڵکی پێ مەشغوڵ مشەوشکە ئێمە دەمانێت بەڕاستی نا لە ڕێگەی خۆمان تەمەمان چیتان هەیە چی هەیە حەز دەکەین بەیەک و باسیکەین بێن پێمان بڵێن ئێمە گفتوگۆ بکەین دێک تێبگەین ینی گوتی ئەمە زۆر پێ باشە و ئەم پەیوەندیانەشمان بەردەوام دەوێت بەڕاستی لەگەڵ هەمیان برادەوە پەیوەندیمان بەردەوام بێ و ئینشاڵڵا باشتریشی دەکەین ئەوە سیاسەتی ئێمە لەم بۆ تەبان باسیەوەش کراوە بێگومان کە ئێوەش هەوڵ دەن ینی پشتیوان بن پشتگیر بن کە ئەم وڵاتی ئێمە بێتە وڵاتێکی مؤسساتی بەڵێ ئەنی وەکو دەوڵەتی وەکو دەوڵەتانی دنیا مەسەڵەن ئێمەش کاروبارمان ڕێک پێک بێ ئێمەش یاسای تێدا بەرقەرار بێ بەسەر لە هەمولا بەبێ جیاوازی جێبەجێ بکرێ ئەمە بەڕاستی بۆ ئێوەش قازانجی و ئێمەش هەر کاتێک وەکو کۆمەڵی ئیسلامی دڵنیاتان دەکەینەوە ئەگەر بەیانی ئەم حکومەت ئێمە بەڕێوەبەرین و دەسەڵات وەربگرین مامەڵەی ئێمە هەروەکو مامەڵەی ئێستا کە لەگەڵتان دانیشتوین یعنی ئێمە دژی بەرژەوەندی ئابووری بەرژەوەندی ئەمنی سیاسی هیچ وڵاتێک نین لە هەرێمی کوردستان و عێراق
ئمە حەز دەکەین ئاسڵەن ینی لەسەرمان پێویستەکە دەسەڵاتدار بم لەسەرم پێویستە بەرژەوەندی سیاسی و ئابووری وڵاتانی کە لێرە کار دەکەن و کۆمپانیان هەیە ئیسtismار دەکەن بپارێزم حکومت هێشت لە ئەرکەکانی ئەمەیە ئەی باشە سەرکی دیبلۆماسی بۆ چیە ئەی باش لە قونسولیەکان کە هەمیشە قونسولی تیجاری قونسولی اقتصادی هەیە بۆ چی ئەمە قونسولی سیاسی هەیە بۆ چی ئەمە ئێمە بەڕاستی ئەوە بیر دەکەین تێڕوانی خۆمان حتا لە مەدای دووریشدا بەڕاستی جارجار وەکو ئاماژەکردن ئاماژەمان پێکردووە کە دێمان تێبگەن کە ئێمە ئەگەر دەسەڵاتداریش بین و خەڵکیش متمانەمان پێ بکات پژی ما بکات زۆری نەش بین ئێمە چۆن مامەڵە دەکەین لەگەڵ ئەم باش وڵاتانە و لەگەڵ بەرژەوەندەکانیان لە ئێستا دەکە کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆنە بێگومان ئێوە ئۆپۆزیسیۆنن لە بەرامبەر حکوومەتێک کە پێکهێنراوە بەڵام ڕەنگە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان بە زۆرێک لە جۆرەکان ناڕوون بوو بی بەوەی کە ئۆپۆزیسیۆنی حکوومەت و ئۆپۆزیسیۆنی حیزب بەرامبەر حیزب هەبوو بێ بە زۆرێک لە جۆرەکان دەتانەوێ بە تایبەت ئەو لایەنانی کە بەشداری حکوومەتیشن ئێوە پەیوەندیتان لەسەر چ ئاستێک بێ یەکێک لە کێشەکانی ئەم هەرێمی کوردستانە تا ئێستا ئەوەیە نە حکومەت بەڕاستی ئۆپۆزیسیۆن لە ڕابردوودا و نە حیزبەکانیش بۆ تا ڕادێک بەڕاستی هەندێک لە ڕۆژنامە نووس و هەندێک لە هاوڵاتیانی ژامی کرد ئەوەی کە تۆزە شارەزار لە بواری سیاسی و حکومڕانی لەم بابەتەدا بەڕاستی هوشیاری باش نییە ینی ئاسمان باش نییە نەگەشتە ئاستی پێویست بۆی کە مامەڵی دروست لەم قەزێدا بکەین بۆ نمونە ئێستا ئێمە ئۆپۆزیسیۆنی بەرامبەر بە کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستانە لەسەر وەزیر بگرێت تا کۆتا وەزیر بەڵێ بەڵام بەرامبەر بە یەکێتی بەرامبەر پارتی و بەرامبەر بە گۆڕان ئێمە ئۆپۆزیسیۆن نین ئێمە حەز دەکەین باشترین پێویستمانێک لەم حیزبانە هەبێ ڕەنگە کۆمەڵێک بابەتێک بە تایبەت هەرێمی کوردستان خۆمە دەوڵەتیش نین ینی ئێستاش ینی ڕەنگە هەڕەشی عێراقمان هەر لەسەر بێ و هەڕەشی وڵاتان هەر لایەزە لەسەر هەرێمی کوردستان ینی ئێمە بەڕاستی ڕەنگە بۆ هێندێشتی بەرژەوەندی باڵا هێندێک قەزایکە پەیوەندی بەم لایەکەوەیە ڕەنگە پێویستکە باشترین پەیوەندی و حتا ڕێکەوتن و حتا ڕەنگە پرۆژەی واژووکراوی کاری هەوەشمان بێ بۆ هێندە بوار لەگەڵ دەسەڵاتیش ئێمە جارێ خۆمە ئۆپۆزیسیۆنی بەرامبەر بە پەرلەمان بۆ باوە بزانێ بەڕاستی ینی ئێمە ئۆپۆزیسیۆن نین بەرامبەر بە فراکسیۆنەکانی پەرلەمان ئێمە ڕەنگە ئەم سێدانەی ئۆپۆزیسیۆنە تەبان پێویست کە ئەمە بۆ خۆمان بین بەڕاستی لەمە دووە کاری خۆمان ڕێکخەین و پرۆژەی هاوبەشمان هەبێت ینی هەوڵ دێن بەلایانی کەم ئێمە کاری هەبەشمان بەیەکەوە هەبێت لەو بارانێک کە دەتوانین بە هاوبەشی بەیەکەوە کار بکەین لەگە فراکسیۆنەکانی تریش ئەوەی کە لە حکومەت بەشدارن پارتی یەکێتی گۆڕان تورکمانەکان ئاشووریەکان مەسیحیەکان ئێمە بەڕاستی دەبێ هەوڵ دێن باشی پەیوەندی شمان لەگەڵەوان هەبێ چونکە بێگومان ئەم مؤسسەی پەرلەمانە بە ئەوانش دەبێ بیزانین ئێمەش دەبێ بیزانین ئەم مؤسسەی پەرلەمان کە نوێنەراتی خەڵک دەکاوە مؤسسەیەکی کە خەڵک هەڵی بژاردووە بۆ ئەوەی کە خەڵک داواکاریەکانی جێبەجێ بێ بۆ ئەوەی کە خەڵک خواستەکانی لە ڕێگەی پەرلەمانەوە جێبەجێ بێ بە یاسا دەرکردن بێ بە برادەرکردن بێ یا بە ناساکردنی حکومەت بێ بۆیە خەڵک ئومێدی بە پەرلەمان هەیە کەواتە ئێمە دەبێ مؤسسەیەک بین بە هەموو لامان لەوانەیە جاریوە پێویستمان هەمومان پێویستمان بێک بۆ ئەوەی پرۆژە یاساک تێپەڕێنین کە کۆمەڵی ئیسلامی پێشکەشی کردووە پێویستیم بە پشتگیری پارتی و ڕەنگە یەکێتی و یا گۆڕان مەسیحیەکان و ڕەنگە تورکمانەکانیش بێ بۆیە ئێمە وا بیر دەکەینەوە بەڕاستی بەڵام بەرامبەر بە حکومەت ئێمە بەرامبەر بە حکومەت ئۆپۆزیسیۆنی ئەرکمان ئەوەیە چاودێریکردنە و چاودێریکردنە بە دوواداچوونە و ناسارکردنی حکومەتە بە جێبەجێکردنی ئەرکەکانی بەرامبەر بە خەڵک و لە سێکتەرەکانی خزمەت گوزاری کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە یا ئەگەر کەمتەر خەم بێت لە جێبەجێکردنی ئەرکەکانی ئێمە بە پێی ئەو پرەنسیپانەی کە لە پەیڕەوی ناخۆی پەرلەمان داهاتوە بۆ بانکێشکردن و لێپرسینەوە و پرساندن و ئەوانە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان زۆر بەڕێز کاک عەبدولستار مەجید سوپاس دەکەم کە میوانی من بووی لە پایتەختەوە سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ